هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر حوسیەکانی یەمەن هاوکات وەڵامدانەوەی حوسیەکان با هێرشکردنە سەر ئیسرائیل و وەڵامدانەوەی ئەم جەنگە تەوەری ئەم شەوی کاتژمێر 23 لەگەڵ میوانەکەم لەسەر داهاتوو و هەروەها کار و کاردانەوەکانی ئەم بابەتە قسە دەکەم. بەڕێز ئەدۆلفۆ فرانکۆ استراتژیستی کۆماری خواز لە واشنگتن دیسیەوە لەگەڵما. سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئیسرائیل هێرشێکی بەرفراوانی بۆ سەر حوسیەکان دەست پێ کردووە. سەرۆکوەزیرانی حوسیەکان و ژمارەیەک بەرپرسی باڵا کوژراون دوای گورزوەشاندن لە حوسیەکان. ئایا پێت وایە ئیسرائیل بەنیازی کردنەوەی بەرەیەکی دیکەی جەنگ و فراوانکردنیەتی لە ناوچەکەدا؟ من پێم وانە ئیسرائیل بێوێت بەرەیەکی دیکەی جەنگ بکاتەوە، بەڵام دەبێت ئەومان لەبیر بێ یەمەن شەڕی ڕاگەیاندووە دژی ئیسرائیل ئەو کاتێککە شەڕی غەزە دەستی پێکرد، بۆیە یەمەنیەکانن کە شەڕیان ڕاگەیاندووە ئەیانەوە ئیسرائیل ڕاکێشە ناو بەرەیەکی دیکەی شەڕ وەک خۆتەڵی، بۆیە ئیسرائیل مافی خۆیەتی بەرگری لە خۆی بکە و بۆمبی ئەوەی کە بڵێن هێشویی بەکارهێناوە و ئەوانیش هەفتەی ڕابردوو هێرشیان کردوتە سەر ئیسرائیل لە ماگەکانی پێشووتر، بۆیە ئیسرائیل نایەوێت شەڕەکە فراوان بکە، بەڵام بە دڵنیاییەوە وەک هەمیشە کردوێتی وەڵامی هەر هێرشێک بداتەوە کە ئەکرێتە سەر وڵاتەکەی. باشە، پێت وایە کە لەگەڵ فراوانبوونی بەرەی جەنگی یەمەن کە ئێستا لەگەڵ ئیسرائیل دەستی پێکردووە، پێت وایە جەنگی نێوان ئێران و ئیسرائیلیش سەر هەڵبداتەوە؟ ئایا مەگەرە هەیە؟ من پێم وان نییە لە ماوەیەکی نزیکە سەر هەڵبدا. هۆکارەکەشی چییە؟ چونکە توانای ئێران بۆ پاڵپشتیکردن لە هاوپەیمانەکانی ئەو هێزانەی کە سەر بە خۆین لە ناوچەکە ئەنجا لە یەمەن بن، حەماس بێ، حیزبوڵڵا بێ، ئەمانە بە ڕێژەیەکی زۆر لە ناوچووە. ئیسرائیل و ئەمریکا هێرشیان کردوتە سەریان و ئێرانیش هێزی خۆی لە دەستداوە لە ناوخۆ. ئێستا چاوی لەوەیە بتوانەکانی خۆی جارێکی دیکە بنیاد بنێتەوە، هێزی بەرگری لە ناوچووە، بەرگری ئاسمانی، با بڵێن هێزی ئاسمانی خۆی و زۆر شتی دیکەی لە ناوچووە، بۆیە ئێران دەوێت خۆی بنیاد بنێتەوە لەم مەرحەلەیە، بەڵام هەموو هەوڵی خۆی ئەدات کە لە ماوەیەکی دوور مەودا بەڵێ هێرش بکە هەر کاتێک کە یەمەن کۆتایی هات. باشە، لە کاتی شەڕی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران زۆر جار باس لەوە دەکرا کە هاوپەیمانەکانی ئێران لە ناوچەکە بە حوسیەکانی یەمەنیشەوە بێدەنگن و هیچ هەڵوێستێکیان بەرامبەر بە هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران نەبووە. پێت وایە لە بەرامبەر هێرشی ئیسرائیل بۆ سەر حوسیەکان هاوپەیمانی حوسیەکان بە ئێرانەوە هیچ کاردانەوەیەکیان دەبێت؟ بەڵێ، من پێم وایە حوسیەکان و ئێران هەمان ئەجەندایان هەیە. کێشەکە ئەوەیە کە ئەو دۆخەی کە ئێستا هەیە لە ناوچەکە زۆر زەحمەتە بۆ هەردووکیان، ئێران و حوسیەکان، بۆیە کە بێن کە زیانێکی زۆریان بەرکەوتووە، بۆیە لە کۆتایی ڕۆژە هەموو ئەمانە کە کۆتایی هاتن حوسیەکان هەموو هەوڵی خۆیانەدەن بۆی کە پاڵپشتی لە ئێران بکەن، بەڵام پشت بە ئێران دەبەستن. کێشەکە لێرەیە، ئێران نەخشە داڕێژەر و پلانداڕێژەر و دابینکاری هاوکاری و چەک و چۆڵ و پلانە بۆ حوسیەکان بۆی کە خۆیان حازر بکەن، هێرش بکەن. هەتا ئێران لاوەز بێ، حوسیەکانیش لاوەزە بن. ئێران و یەمەن لە یەک ئەجێندادان، بەڵام لە یەک ئاستانی. باشە، ئێستا وڵاتانی ئەوروپا و سێ وڵاتەکە مکانیزمی سناببەکیان بەرامبەر بە ئێران چالاک کردوتەوە، 30 ڕۆژمەڵە دراوە بە ئێران بگەڕێتەوە سەر مێزی دانوستانیان نا. ئایا ئەمە پەیوەندی بەم هاوکێشانەوە هەیە کە لە ناوچەکە ڕوودەدات؟ لەولاوە ئیسرائیل هێرشی سەرحوسیەکان دەکات، لەملاوە کات بۆ ئێران دیاری دەکرێت، ئەگەر نەدەگوترێت جارێکی دیکە هێرش بۆ سەر ئێران دەست پێ دەکات. ئەم دووە پەیوەندیان بەیەکەوە هەیە؟ پێم وابێ دوو ڕێگا هەیە. من پێم وایە بەڵێ سناببەک
ڕۆژئاواییەکان و ئەمریکا دایانناوە چونکە ئەمە گوشارێکی زۆر خاتە سەر ئێران بۆی کە بگەڕێتەوە سەر مێزی دانووسان بۆی کە ڕێککەوتنێکی نوێ بکە بەڵام ئێران دوودڵە لەوەی کە ئەوەی کە ڕۆژاواییەکان پێی دەڵێن یاخود ناردنی تیمەکانی پشکنینی ئاژانسی نێودەوڵەتی وزەیەتۆ دوودڵە بەڵام هاوپەیمانەکانی ئێران چین و رووسیا تا چەندە رووسیا دەیەوێ هاوکاری بکە ئەم جارە چین ئەوێ هاوکاری بکە بۆیە دۆخێکی زۆر هەستیارە بۆ ئێران کە بڕیار بدات چی بکە بەڵام دەبێ بزانین کە ئەو استراتیژی کە ئێران چەندی ساڵە بەکاری ئەهێنێ ئەوەیە کە پێی دەڵێن دانووسان و کات دەکڕێ بۆ خۆی پشتگوێی دەخات تەخیریەکە هەتا جارێکی دیکە پرۆگرامەکەی بخاتەوە سەر بێ بۆیە من سرم ناسوڕمێ ئەگەر ئێران بگەڕێتەوە ئەوەی کە پێڵێن لە بینی دوو کەوانە دانووسان هەوڵ بدا کات جارێکی دیکە بۆ خۆی بکڕێتەوە لی نەدەن بۆی کە خۆی ڕێک بخاتەوە ئەمریکا و ئیدارەی ترامپ دەیانەوێت کە ئێران نەیمێنێ ئەو چەکەی کە هەیەی هێزی نەمێنێ و ترامپ بە دیاریکراوی زۆر توندە بەڵام ئۆباما و بایدن وایان کرد کە ئێران تۆنەکانی خۆی بنیاد بنێتەوە دانووسانیان لەگەڵ کرد بەڵام ترامپ ئەزانێ کە ئەمە ئەگەر دانووسان بکە دانووسانێکی جددی بڵێ کاتیشی بۆ دائنێ بۆی کە ئێران کات نەکڕێ باشە لەگەڵم گوشارانی کە بەڕێزیشت ئاماژت پێکرد هاوکات هێرشی ئیسرائیل بۆ سەر حوسیەکان وتەبێژی کەتیبەکانی قەسام باڵی سەربازی ڕێکخراوی حەماس لەلایەن ئیسرائیل و دەکوژرێت هاوکات هێرشەکانی سپۆسەر حەماس و لەلایەکی دیکە حوسیەکان بەردەوامە پێت وایە ئەم جارە ئیسرائیل بە بەرفراوانی گروپەکانی بەرەی مقاومە دەکاتە ئامانج بۆ لاوازکردنیان زەمینە خۆشکردن بۆ بەرەیەکی دیکەی شەڕ لەلایەکی ترەوە بە بۆچوونی من بەڵێ من پێم وایە ئیسرائیل ئەمەی بەکارهێنا وەکو دەرفەتێک دەیەوێت ئێران لاواز بێ و سەرکەوتوش بە لەمەدا بۆ ماوەیەکی کورت ئەوەی کە ئێستا بڵێن چونکە ڕژێمی ئێران هێشتا ماوە هێشتا لە ئێرانە بەڵام حیزب الله و حەماس حوسیەکان لە یەمەن لاواز بوون ئیسرائیل ئەمەی قۆستۆتەوە بۆی کە بێت هەتا وەکو پێیان بکرێ هاوپەیمانەکانی ئێران لە ناوبەرێ یاخود تا دووار ڕادە لاوازیان بکە لە سووریا لە لوبنان سیرکەن کە چی دەکەن ئێران ویستێتی ئەو سنوورانەی کە نزیکی ئیسرائیلن هێزی خۆی لەوێ بێت بۆیە بەڵێ ئیسرائیل ئەمەی زانیوە و ئەم دەرفەتەش دەقۆزێتەوە بۆی کە بێت هاوپەیمانەکانی لە ناوچەکە زۆر باشە دیارەکە حوسیەکانی شەڕەشی ئەویان کردووە کە وەڵامێکی توندی ئیسرائیل دەدەنەوە بە هێرشکردن بە درۆن بێت یا بە لە ڕێگەی دەریایی و هێرشی بەرفراوان بۆ سەر ئیسرائیل پێت وایە ئەمە تەنها لە ئاستی وەڵامدانەوەیە یا ئەوانیش دەستەکەنەوە بەرامبەر بە ئیسرائیل هەڵوێستی داهاتوی حوسیەکان چۆن دەبینی ئەگەر هێرشەکانی ئیسرائیل بۆ سەریان بەردەوام بێت من پێم وایە هەموو شتێکەوەی پێیانەکرێ ئەیکەن لە ناویشیدا هێرشی تیرۆریستی نەک تەنها لە ئیسرائیل بەڵکو لەوانەیە لە هەندێک وڵاتی عەرەبی ئیمارات سعودیە ئەمانیش بەرژەوەندیان هەیە و یەمەن لەوانەیە حوسیەکان بیانەوێت کە هێرش بکەن لەوێ هێرش ئەنجام بدەن بۆیە حکوومەتی حوسیەکان زۆر بە توندی ئەگەر پێیان بکرێ وەڵام بدەنەوە پرسیارەکە ئەوەیە ئایا تواناکانی ئەوان چەندە بۆیە ئیسرائیل ئەیەوێت کە بەردەوام توانەکانیان کەم بکاتەوە بەڵام سرم ناسوڕمێ و ئیسرائیلیش باوەڕ ناکەم سەری بسوڕمێ ئەگەر بێت و ئیسرائیل بکرێتە ئامانج جارێکی دیکە سعودیە بکرێتە ئامانج ئیمارات بکرێتە ئامانج و سەقامگیری ناوچەکە تێک بدەن بۆیە من پێم وایە کاردانەوە دەبینین لە ڕۆژانی داهاتوو لە یەمەنەوە پرسیارەکە ئەوەیە بۆ ئیسرائیل بە بەردەوامیدانی هێرشەکانیان بۆ سەر حوسیەکان ئایا ئەتوانن بە یەکجاری توانای حوسیەکان لە ناوبەرن یاننا بۆیە وەڵام دەدەنەوە ئەوان وەڵام دەدەنەوە بەڵام چیان پێیە توانایان چەندە ئیسرائیل دەیەوێت توانایان بگەێنێتە ئاستێک کە یان نەمێنن یانەگە بشمێنن توانای هێرشیان زۆر باشە بەڕێز ئەدولفۆ هەڵوێستی ئەمریکا لەم بارەوە چۆن دەبینی ئەو هاوپەیمانێکی سەرەکی ئیسرائیل بووە لە هەموو ئەو شەڕواڵۆزیانەی کە لە ماوەی ڕابردوودا ڕووی داوە ئەگەر ئەم
جەنگە بەرفراوانتر بێت ئەمریکا جارێکی تر دەچێتە پاڵ ئیسرائیل بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکانی سەری؟ بەڵێ بە دڵنیاییەوە سەبارەت بە یەمەن هیچ پرسیارێک هەڵناگرێت چونکە ئەمریکا پێشتریش هەڕەشەی لێ حوسیەکان و یەمەن کردووە و ئەگەر بێت و ڕێڕەوە ئاوێنێ دەوڵەتەکان بکەنە ئامانج یاخود کەشتی ئەمریکی بکەنە ئامانج بەڵێ یەمەن پێشتریش لەلایەن ئەمریکاوە کراوەتە ئامانج چەندین جار کراوەتە ئامانج بۆیە چونکە ئیسرائیل هاوپەیمانی ئیسرائیلە و یەمەنیش حوسیەکانیش هاتووە شەڕی ڕاگەیاندووە بە دڵنیاییەوە 100% ئەمریکا پشتیوانی لە ئیسرائیل دەکات نمونەیەک هەیە زۆر جار دوودڵی هەیە لەلایەن ئەمریکاوە بۆی کە ئەوەی کە حکوومەتی نەتەنیاهو لە غەزە دەیکات دوودڵن لە شاری غەزە بە دیاریکراوی کە ئێستا ئیسرائیل و نەتەنیاهو دەیکات هەندێک جار بۆچوونی جیاوازیان هەیە ئێمە دەمانەوێت ئاگربەست ڕاوەستێ ئیسرائیل قبولی ناکە بەڵام لەگەڵەوەشە ئەمریکا لە پشتیوانی و هاوکاریەکانی بۆ ئیسرائیل بەردەوامە سەبارەت بە یەمەن هیچ دوودڵیەک نییە هیچ پرسیارێک هەڵناگرێت هیچ گومانێ هەڵناگرێت کە پاڵپشتی لە ئیسرائیل دەکەین. زۆر باشە سپاس دەکەم بەڕێز ئەدۆلفۆ فرانکۆ استراتژیستی کۆماری خواز لە واشنگتن دیسیەوە لەگەڵ کوردستان 24